سڵاتان لە بەعزیزان و خۆشەویستانم بەخێربنەوە لەو ڤیدیۆچینێ دیسانەوە جار لە ڤیدیۆیەکی تایبەت گەڕامەلاتان کە بڕگەشی تازەمانە ئەو جارە ڤیدیۆی ڕیڤیومان دەوی لە یەکەمین ڕیڤیوشمان ڕیڤیو جیازە لەگەڵ ئەنبۆکسینگ لانیستە بپرسن جیازگەی چیە ئەنبۆکسینگ ئەوەیە کە تۆ شتێک دەکڕیت لە پاکەت دەیدێنیت پاکێتەکە دەشکێنیت لە پێش سای بینەر بەڵام ڕیڤیوەیە کە باسی شتێک دەکەیت کە مواصفاتەکانی باز دەکەیت کە ئایا ئەزموونی تو لەگەر ئەو بابەتەی لەگەر ئەو شتەی چۆن بووە ئێستاش یەکەم ڕیڤیومان لە بۆ ئەو کورسە گەیمینگەی دەبی کە کڕیتم پێتان دەڵێم ئایا لە بۆ چ کەسێکی گونجاوە لە بۆ چێ گونجاویش نییە ئایا بە کەچی توی دێتم بیکڕی یاخود نا لەگەڵمدا سەرەتا ئەم کورسیە لۆگۆی پلەیستێشنی لەسەر بوو هەروە پابجیشی پێدەگوترێت ئەمە جۆرەیان کە نرخەکەی هەرزانە زۆر هەرزان لە چاوانی تر هەرزانتریش هەیە لەوەیان بەڵام وەکو ئەمانە باش نابێتن چەندین زۆریان هەیە کورسی گەیمینگ لەوانەیە خۆتان شارەزا بن کە نرخەکانیان لە $50 هەیە هەتا وەکو سەر و 300-400 دلاریش هەیە کە ئەوانە بە کەسی ئاسایی ناکردێن ئەمەیان خۆم بە $90 کڕیە بەڵام ئێستا نرخەکەی لە بازار گرانتر بوویتەوە بوویتە $95 لە بۆ $100 کار لەو نێوانەیە کە لەوانەیە لە ناو شوێنی ئەتاری فرۆشان لە هەولێر لە ناو بازاری ئەتاریان لە سلێمانی لەو جیانە بەدەستان بکەویتن کە نرخەکانیان گونجاوە کە هەرزانترین زۆری کورسی گەیمینگە کە بەلای من گونجاوی لە بۆ گەیمەران کە شێوەیەکی جوانی هەیە کە ئەوەیان مارکەی گەیم زۆنە کە مارکەچی تا ڕادێک مام ناوەندە واتە زۆر باشیش نییە سەرەتا ئەو کورسیانە کە دەیکڕیت پارچەیە دەبێت خۆت بیباستیت یەکەمین شت بۆ دانیشتن لەسەری شێوازێکی ئاسانی هەیە زۆر سادەیە کە قەلبە لەسەری تەشەنج ناکات و شانۆملت پێ نایشیتن چونکە لێرانە ئەو بالیفە بچووکە ئێرانی هەیە ئەو بالیفە کە لە ژێر ملتی دادەنێت و بێساح لەسەر پاڵەکەی ڕە ئەو بالیفەشی هەیە لێرانە کە لە دەستە نیوانی پشتت ئێرانە کە بە ئیسراحەتی خۆت دەتانیت لێی دابنیشی لەسەری لێرانەشی شوێنی پێ هەیە کە دەتوانیت قاستی لەسەر دابنیت بە شێوازێکی مرتاح دەتوانیت لەسەری دابنیت و ئاسانە کە دەتوانیت بینیتە پێش و بیبەیەوە دوورشی بخەیتەوە لە خۆت کە دەتوانیت سود لێ بین ئەگەر لاقت بێشیتن یاخود قاسەکان ژان بکاتن ئەمە چەندین جۆری هەیە ئەم کورسیانە تاکە ڕەنگ نییە کە هەیبیتن لەو جۆرە کورسەی بەڵکو شێوەی پلەیستێشن هەیە ئەکسبۆکس هەیە چەندین جۆری تێژی هەیە کە جیاوازن بەڵام ئەویانم ئەو ڕەنگەم هەمووی پێجوانتر بوو لۆگۆی پلەیستێشن لەسەر و پۆبجیشە کە لەونەکەی پێجوان بوو هەم دەتوانیت ئەو دەستانەش شوێنی دەستەکان بەرزوونی بکەیتەوە هەمیش دەتوانیت بە شێوازی دانیشتنی خۆت دەستەکانە بسوڕێنیت لێرانەش هەروەک دەبینەوە قایشی بالیفەکەی خوارەوەیە هی پشتەکە وەروە ئەمەشیان هی ئەم بالیفەیە کە دەبێت لێوێن دەربی بەستیت من سەرتا غەڵەت بەستم بەڵام دواتر چاکم کردەوە کە کورسی لەم شێوانە لە بۆ کەسانە باشە کە وەزنیان لە نێوان زیاتر وەزنیان لە نێوان 90 کیلۆ لە بۆ 100 کیلۆش بی ئاساییە بەڵام سەر و 100 کیلۆ باشتر وایە چەندین زۆری تر هەیە کە لە بازار دەست دەکەویتن کە باشتر زیاتر خۆی ڕادەگری چونکە ئەمانە لە ڕووی کوالیتی و لەوان نزمترە کە لەمانەش کوالیتی بەرزتر هەیە کە دەتوانیت بیکڕیت و بمانەکی درێژتر خۆی ڕادەگری لەکنێت بۆ کەسانش کە دەیانێت لەسەری پاڵکەون ئەوە دەتوانیت لەسەریشی پاڵکەیت بۆ شێوەیە زۆر مرتاحە هیچ کێشەی نییە هەروەکو باسیشم کرد نرخەکەی لە نێوان $95 لە بۆ $100 کە لەوانەیە مایەکی تر هەرزانتریش ببیت کە مایەک بوو بووە نرخی ئەسلی خۆی $90 بوو من تقریبی 3 ڕۆژە کڕیتە کە لەگەری مرتاحم یەکەم جاویستم بەخۆم تاقی بکەمەوە ئینجا بەنگۆی پێشان بدەم و باسی لێ بکەم ئایا گونجاوە بیکڕیت یاخود نا من لەگەڵی مرتاحم هیچ کێشەیەکم لەگەڵی نییە 3 ڕۆژە بە تەواوەتی لەسەری پاڵ دەکەوم
لە بۆی بتوانم ڕیڤیوەشی تەواوتان لە بۆ بکەم بکەچیەوەی دی ئێوە بیکڕن یاخود نا. ئەوەش ڕیڤیو جارەمان بوو لە بۆ کورسێ گەیمینگەکەی کە کڕیتمان مارکەی گەیمزۆن. هیوادارم بەدڵتان بی، وادارم سوودەکتان لێ بینی بیتن. ئەگەر بەدڵتان بۆ لایکی ڤیدیۆکە بکەن، بەروا سەبسکرایب چەناڵەکەشمان بکەن، بەروا زەنگوڵەکەش ئۆن بکەن و دابێت کاتێکی دیکە بخواتان سپێرم، خواتان لەگەڵ.